هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان ناکشێنەوە. هێز و گروپەکانی سەر بە ئێران پێیان وایە ئەمریکا دەستی بە عێراق دەکات و جددینیە لە کشانەوە. زۆربەی هێز و لایەنە سیاسیەکانی عێراق ئەو ڕاستیە دەزانن ئەگەر ئەمریکا لە عێراقیش بکشێتەوە ئەوە لە هەرێمی کوردستان ناکشێتەوە. ئەگەرچی هەریەکە لە بەغدا و واشنتۆن لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا لەسەر خاکی عێراق ڕێککەوتون بەوەی لە سەرەتای ئەیلولی ساڵی 2025 هێزەکانی هاوپەیمانان بە تەواوی بکشێنەوە. بەڵام پەرلەمانتار و گروپەکانی نزیک لە تاران گومانیان لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا هەیە و پێیان وایە ئەمریکا دەستی بە عێراق دەکات و لە کشانەوە جددی نییە. فالح خەزعەلی پەرلەمانتاری بزوتنەوەی عەسایبی ئەهلی حەقی سەر بە قەیس خەزعەلی دەڵێت ئەمریکا جددی نییە لە کشانەوە، بەڵکو چاوەڕوانی کۆتایی تەمەنی حکوومەتی سوودانی دەکات بۆ ئەوەی حکوومەتی داهاتوو دەرفەتی مانەوەی هێزەکانی پێ بدات. ئەگەرچی هێز و گروپەکانی نزیک لە ئێران باز لە چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا لە تەواوی خاکی عێراق دەکەن، بەتایبەت فڕۆکەخانەی هەریری سەربازی و بنکەی سەربازی هاوپەیمانان لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. بەڵام زۆربەی شرۆڤەکاران و سەرکردە سیاسیەکانی عێراق پێیان وایە چوونە دەرەوەی ئەمریکا لە هەرێمی کوردستان ئاستەمە، بەتایبەت ئەمریکا لە هەولێر سەرقاڵی دروستکردنی گەورەترین کۆنسوڵخانەیە لەسەر ئاستی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خالید عەرداوی مامۆستای زانستە سیاسیەکان لە لێدوانێکیدا بۆ ماڵپەڕی بەغداد اليوم پێی وایە مانەوەی هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان حاڵەتێکی سروشتی و هەموو سەرکردەکانی عێراق ئامادەزانن. بەغداش لە ئایندەدا لە توانایدا نییە ئەو هێزانە لە هەرێمی کوردستان دەربکات، چونکە ئەمریکا لە دوای واژۆکردنی ڕێککەوتنی ئاشتی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان لە ساڵی 1998 لە واشنتۆن بەڵێنی پاراستنی هەرێمی کوردستانی داوە لە هەر هێرشێکی دەرەکی. ئەمە جگەلەوەی کورد نزیکترین هاوپەیمانی ئەمریکایە لە عێراق. بەپێی راپۆرتێکی واشنتۆن پۆستی ئەمریکی کە ڕۆژی 14 ئەیلولی 2024 بڵاوکراوەتەوە، وەزارەتی بەرگری ئەمریکا ناسراو بە پێنتاگۆن پلانی هەیە بۆ هێشتنەوەی هێزەکانی لە کوردستان، ئەمەش بە ئەنجامی پاراستنی هەرێمەکە لە گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران. لەسەر ئەم پرسەژ ئەمریکا و عێراق ڕێککەوتون کە هێزێکی بچووک و دیاریکراو لە هەرێمی کوردستان بمێنێتەوە. هاوکێشەی مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق لە کاتێکدایە هەفتەی ڕابردوو هێزەکانی عێراق و ئەمریکا لە قوڵای بیابانەکانی ئەمبار ئۆپەراسیۆنێکی هاوبەشیان ئەنجامدا کە تێیدا ژمارەیەک بەرپرس و چەکداری مەترسیداری داعشیان کردە ئامانج. بەپێی قسەی داناسترۆل بەڕێوەبەری پەیمانگای واشنتۆن بۆ توێژوونەوە لەسەر عێراق، نابێت ئەمریکا عێراق جێبهێڵێت بۆ ئەوەی بێتە گۆڕەپانێک بۆ ئێرانیەکان، بەڵکو پێویستە یارمەتی هێزە فەرمیەکانی عێراق بدات بوونی سیاسی خۆی لە چوارچێوەی پلانێکی استراتیژیدا لە وڵاتە بەهێز بکات. بەپێی راپۆرتێکی کەناڵی جەزیرە کە لە سەرزاری ژمارەیەک بەرپرس و شرۆڤەکاری عێراقی گواستوویەتیەوە، لە دوای نەمانی هەڕەشەکانی داعش ژمارەی هێزەکانی ئەمریکا لە 70,000ەوە کەم بۆتەوە بۆ نزیکەی 3,000 سەرباز. ژمارەی بنکە سەربازیەکانیشی لە 7 بنکەوە کەم بۆتەوە بۆ 2 بنکە کە زۆربەیان ڕاوێژکاری سەربازین بۆ یارمەتیدانی هێزە عێراقیەکان ماونەتەوە. جگە لەمەش 25 سەربازی ئەمریکی کە سەر بە کۆمپانیای لۆکهید مارتنن لە بنکەی ئاسمانی بەلەد لە نزیک پارێزگای سەلاحەدین ماونەتەوە بۆ چاکردنەوەی فڕۆکە جەنگیەکانی F-16.